خوێندکاری ژیر بە هیوای کاتێکی خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم گەیشتمە لاپەڕە 49 لە لاپەڕە 49ش گەیشتمە پرسیاری ژمارە 9. پرسیاری ژمارە 9 تارا ملوانکەیەکی بۆ برادەرەکانی دروست دەکا. ملوانکەیەک بۆ برادەرەکانی دروست دەکا. 3 مۆرووی سوور 3 مۆرووی سوور بەکاردەهێنێ بۆ هەر 7 مۆرووی زەرد، واتە 3 سۆر و 3 زەرد بەکاردەینی، هەر 3 سۆری بەکارهێنا 7 زەردیش بەکاردەینی. بۆ ئەوەی شێوازێک دروست بکە ملوانکەیەک 50 مۆروو بەکاردەهێنێ. بۆ ملوانکەیەک هەر یەک ملوانکە 50 مۆروو بەکاردەهێنێ. تارا چەند مۆرووی لە هەر ڕەنگێک بەکاردەهێنێ. واتە ئەگەر ملوانکەیەکی دروست کرد بریتی بوو لە 50 مۆری، ئایا چەندی سۆری تێدایە سوور و چەندیشی زەرد تێدایە؟ ئەو هەر 3 مۆرووی سوور دەبی 7 مۆرووی زەرد بەکار بهێنێ. بابزانین کو مۆرووی زەرد و سوور بەکاردەینی گوتمان دەتوانی خوێندکاری ژیر ئاوا نیگاری یان هێڵکێشیەک بکەی، هێڵکاریەک بکەی ئەگەر بتەوێ هەر 3 مۆرووی سوور 7 مۆرووی زەرد دادەنێ. 1 2 3 4 5 6 7 هەر دیسان 3 سوور 7 1 2 3 4 5 6 هەتا دەبیتە 50. 3 سوور لەگەر 7 زەرد دەکاتە 10 مۆری، هەتا ئەو دەیە ببیتە 50 کەواتە 5 جار دووبارە دەکاتەوە ئەو ئیشەی 7 و 3 3 و 7 3 و 7 3 و 7 هەتا 5 جار، چونکە 5 جاراندا دەکاتە 50. ئایا کە ئەو 3 7 3 7 دووبارەی کردو چەند مۆرووی سۆر دەبی و چەندیشی زەردە؟ زۆر ئاسانە، سۆرەکان و زەردەکان هەتا دەبیتە خەناوکەچی تەواو کۆیان دەکەیەوە 3 و 7 دەکاتە 10. 50ش دەینی کە هەموو مۆرووەکان تێ دابەشی دەکەی هەتا بزانی چەند جار شێوازەکە دووبارە دەبیتەوە. کە زانیت 5 جار دووبارە دەبیتەوە ئەو زۆر ئاسانە. 3 دەینی جارانی 5 دەکەی دەزانی 15 مۆرووی سۆرە. 7ش دەینی جارانی 5 دەکەم دەزانم کە 35 مۆری یان مۆرووی زەردە. دوایە ئەگەر 15 و 35 کۆ بکەمەوە دەکاتە 50. ئەوە تەواو بووین. هەموو جارێ بەو شێوەی دەتوانی یان وێنەی بچێش یان وێنەی دروستکە یان دەتوانی هێڵی دروستکە یان دەتوانی بیرەکانی خۆت خوێندکاری ژیر لەسەر کاغەزدانەی بەو جۆرە، یان دەتوانی بە ئەژمێرکردنی هەر کەسە ڕەنگە ڕێگایەک هەڵبژێری لە شیکاری ئەو پرسیارە. ئەوە ڕێگای منە، هەز دەکەم شتەکان لەبەر چاو بن ئاسانترە. چەند جار ئەو سەیانە دووبارە دەکەمەوە، چەند جاریش هەفتەکان هەتا 50 مۆروم بەدەست بێ هەتا خەناوکەیەک لێ دروست بکرێ. ملوانکە خەناوکە. تەواو بووین. چمە لای پرسیارەکان. پرسیاری ژمارە 10. پرسیاری 10 ئەو جارەی بەختیار ئەو زۆر گرنگە 2 ئەوەندەی ژمارەی کتێبەکانی براکەی هێنا بوو لە کتێبخانە. واتە بەختیار 2 ئەوەندەی کتێبی هێنا بوو، 2 ئەوەندەی برای خۆی، 2 ئەوەندەی برایەکەی. ئەگەر برایەکەی 3 هیناوی بەختیار 6 هینایە، ئەگەر برایەکەی 1 کتێبی هیناوی بەختیار 2 هینایە. 2 ئەوەندەی برایەکەی هینایە، بەڵام جارێ نازانین چەندە. ئەگەر بەختیار 10 کتێبی هیناوی
هەفتە کتێبی هینابی لە کتێبخانە دەبێت چەند کتێب بگەڕێنێتەوە بۆ کتێبخانە هەتا کتێبەکانی ئەوەندەی برایەکەی بمینێتەوە واتە هەتا بەخۆی و برایەکەی وەکو یەک بنژمارە کتێبەکانیان چونکە بەختیار دوو ئەوەندەی برایەکەی بەختیار ئێستا 10 کتێبی لەکنە دوو ئەوەندەی برایەکەی واتە برایەکەی چەند کتێبی هەیە دەبی برایەکەی 5 کتێبی هەبی چونکە بەختیار دوو ئەوەندەیە بەختیار 10 کتێب بەختیار یەکسانە بە 10 کتێب برایەکەی ئەگەر هاوکێشەی دروستکەین دەکاتە دوو جاران واتە برایەکەی واتە دوو بەقەت برایەکەی لێرە دەزانین کە برایەکەی 5 کتێبی هەیە چونکە ئەگەر دووی جارانی 5 بکەین لێرە دەکاتە واتە زانیمان کە برای بەختیار تەنیا 5 کتێبی لەکنە بەختیاریش دەبی کتێبەکانی خۆی بگەڕێنیتەوە هەتا ژمارەکەیان ئەوەندەی ژمارە کتێبی برایبی واتە چونکە 10 کتێبی لەکنە بەختیار 5 دەگەڕێنیتەوە هەتا 5 لا بمێنیتەوە واتە بەختیار 5 کتێب دەبێ بگەڕێنێتەوە بۆ کتێبخانە ئەوەش زۆر زۆر ئاسان بوو دەتوانی ئەو جۆرە پرسیارانە بە نووسینیش شیکار بکەی خوێندکاریژی دەتوانی بە نووسین بنووسی بەختیار 10 کتێبی لایە واتە برایەکەی 5 کتێبی لایە چونکە 5 جاران 2 دەکاتە 10 واتە بەختیار دەبی 5 کتێب بگەڕێنیتەوە بکاتە ئەوەندەی کتێبی براکەی واتە بە هەموو جۆرەك دەتوانی وەڵامی ئەو پرسیارایی بدەیەوە چمە لای پرسیاری ژمارە 11 ئەوە تۆزێک ئاسان نەبوو زۆر نرخی بژمێرێک و پێنووسێک و تێنووسێک سێشت 14,000 دینارە نرخی هەر سێکیان 14,000 دینارە 14,000 دینار 14,000 دینار بە سێشت نرخی بژمێرەکە 9,000 دینار زۆرترە یان زیاترە لە پێنووسەکە و 8,500 دیناریش زیاترە لە تێنووسەکە ئایا نرخی هەر شتێک چەندە واتە ئایا بژمێرەکە بە چەندیە پێنووسەکە بە چەندیە تێنووسەکەش بە چەندیە لێرانە دەبی دووسێ جار ئەو پرسیارەی بخینینەوە هەتا باش تێبگەین هەتا بیرۆکەکانمان لەسەر کاغەزدانین ئێستا پێنووسەکمان هەیە بژمێرە چشمان هەیە تێنووسە چشمان هەیە هەر نەبی دەزانین سێشتمان هەیە دەتوانین پیت دانین دەتوانین پێنووسەکە ببیتە پ تێنووسەکە بکەینە ت بژمێرەکەش بکەینە بنووسین ئەگەر ئەو سێیانەمان کۆ کردەوە یەکسانە بە 1400 ئەوە زۆر هەنگاوەکی گرنگە سەرەکیە پێویستە لە پێش چاوی خۆمان واتە تەنیا نووسینەکەی هەبووە کردیتمانە پیت و ژمارە ئێستا تا ئێستا ڕۆنا پێنووس و تێنووس و بژمێر چونکە بژمێرەکە لە پێشەوە بوو دەتوانین بژمێرەکەی لە پێشەوە دانین ئەوها خوێندکاری ژیر بژمێر و پێنووس و تێنووس یەکسانن بە 1400 دینار 14,000 دینار ببورن ئێستا دەزانین کە بژمێرەکە دەکاتە زیاترە بە 9,000 لە پێنووسەکەی واتە ئەگەر نرخی پێنووسی بینم کۆی کەمەوە لەگەڵ 9,000 ئەوزە دەکاتە نرخی بژمێرەکە چونکە بژمێرەکە گرانە هەروەها ئەگەر نرخی تێنووسەکەش بینم کۆی کەمەوە لەگەڵ 8,500 دینار ئەوزە دەکات نرخی بژمێرەکە واتە تێنووسەکەش بە 500 دینار نرخەکەی زۆرترە لە پێنووسەکەی دەتوانم ئەوەش دانێم دەتوانم بنووسم پێنووس کۆ 500 یەکسانە بە تێنووس ئەوەشم پێ دەکرێت بەڵام هەستم کرد
ڕەنگە زۆر هاوکێشە دروست دەبی هەر ئەوەندە بەسە جارێ دوایێ دیسان دەنووسمەوە لێرانە نووسیتمەوە ئەو جارەی ئێستا خەمڵاندن دەکەم خوێندکاری ژیر خەمڵاندن هیچ هەر لە خۆم دەڵێم چ دەڵێم ئەگەر بژمێرەکە بە 10,000 دینار بوو خەمڵاندنە کەس لە خەمڵاندن بە کەیف خۆم بێگومان دەبی ژمارەکە تۆزە شیاوبی بەڵام چونکە نووسرا بوو بژمێرەکە بە 9,000 زیاتر لە پێنووسەکە وای دادەنێم بژمێرەکە بە 10,000 دینارە چونکە 9,000 زیاتر لە پێنووسەکە وا دادەنێم پێنووسەکە بە 1,000 دینارە جیاوازیەکە دەکانەوە ڕاستە ئێستا هەتا بژمێر و پێنووس و تێنووس بکەنە 14,000 بزانم دەبی تێنووسەکە دەنا بە 3,000 بی چونکە 3,000 لەگەڵ 1,000 دەکە 14,000 ئەو جا لەگەر 10,000 کۆی بکەمەوە دەکا 3 دەکا 4,000 لەگەڵ 10,000 کۆ دەکەمەوە دەکاتە 14,000 کەوا ڕاستە بەڵام چ هەڵەیە لێرە ئەو بژمێرە ئەگەر کەمی ئەو تێنووسەی بکەم دەکا 7,000 بەخۆشی نووسرا بوو بژمێرەکە بە 8,500 دینار زۆرترەکەواتە ئەو تێنووسە نرخەکەی ڕاست نییە دەبی چ بکەم لێرە دەبی بچم ئەو بژمێرەی هەندێک گەورەترکەم ئەو تێنووسەش هەندێک بچووکترکەم بژمێرەکەم کردە 10,500 دینار تێنووسەکەشم کردە 2,000 دینار بەڵام کە کۆیان دەکەمەوە 2 دەکاتە 12,500 ناچارم ئەو پێنووسەش هەندێک زیاد کەم هەتا سەرجەمەکە ڕاست دەرچی لە بە هەندێک پێنووسەکەشم زیاد کرد ئێستا ئەگە کۆیان بکەمەوە ئەو بژمێرە لەگەڵ ئەو پێنووسەی 10,000 لەگەڵ 1,500 دەکات 12,000 ئەگەر کەمیشیان کەم 10,500 لێ بڕوە دەکاتە 9,000 کەواتە تێنووسەکە بە 2,000 پێنووسەکە بە 1,500 و بژمێرەکەش بە 10,500 سەرجەمیان دەکات 14,000 ئێستا نرخی هەر یەکەیانم زانی خوێندکاری ژیر دەبی وەڵامەکەت بنووسی پێنووس 1,500 تێنووس 2,000 بژمێر 10,500 دینار ئەوە زۆر ئاسان نییە بەڵام خەمڵاندن هەتا دەگەیە وەڵامی دروست ئەو وەڵامە دروستە بگەڕێمەوە لای پرسیارەکان بزانم گەیشتمە کۆتایی ئەو لاپەڕەیە لەوانەی داهاتوو باسی لاپەڕەی ژمارە 50 دەکەم کە باسی پێدا چوونەوەیە هەتا وانەی داهاتوو خوێندکاری ژیر هەر بژی